کۆمەڵگا لە گەمەی ڕێکەوتندا. تازەترین ڕێکەوتن بریتیە لە ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە تێیدا دوو هێزی ڕکابەری سیاسی لەسەر کۆمەڵێک مەبدەئی سیاسی ڕێکەکەون و بڕیارەیەن کە لێرە بەدواوە وەک بەرەیەشی یەکگرت و مامەڵە بکەن. وەک دوو هێز لە سیاقی ڕێکەوتنێکە درێژە بەکاری سیاسی خۆیان بدەن. ئەم ڕێکەوتنە ئەیەوێت لە سەرەتاوە ئەوەمان پێ بڵێت کە ئەم دوو هێزە سیاسیە نەک جیهان بینیان لە یەکەوە نزیکە، بەڵکو بۆ چوونیان لەسەر پرسە چارە نووسسازەکانیش وەکو یەکە. ئەمەش بەشی ئەوە کات کە کارکردن بۆ ئایندەیان بەیەکەوە بێت. بەمانەیەکی دیکە ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان و پیشاندانی بەو قەبارەی کە لە گۆڕەپانی سیاسی هەنووکەیی بینرا بۆ ئەوە بوو بگوترێت کە ئەم دوو هێزە بەیەکەوە ئەتوانن هاوکێشەی سیاسی سەر گۆڕەپانی کوردستان بگۆڕن، یاخود نەخشیان لە شڵەقاندنی گۆمی مەنگ و بێدەنگی کوردستانە ئەبێت. بەڵام وەکو ڕێخەری سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە ئاهەنگی ئاشکراکردنی ڕێکەوتنەکەیە وتی گرنگ جێبەجێکردنیەتی، چونکە ئەرشیفی سیاسی ئێمە زۆر ڕێکەوتنی باشی تێدایە کە هەرگیز نەیانتوانی چاو بە ڕۆژی بەکردەییکردن هەڵبهێنن. لەلایەکی دیکەشەوە کاردانەوەی ئەو ڕێکەوتنە لای هەموو هێزە سیاسیەکان ئارێنی نەکەوتەوە، بە پێچەوانەوە کاردانەوەکان بە جۆرێک بوون مەترسی ئەوەی هێنایە پێشەوە کە کوردستان ڕوبەڕووی شەڕی ناوخۆ بکاتەوە یان بوونی دوو ئیدارەی جارێکی دیکە تۆخ بکاتەوە. پرسیارە گرنگەکە ئەوەیە بەڕاست ئەم ڕێکەوتنە لە ڕووی معنەویەتی سیاسی ئەتوانێت سایکۆلۆژیای هێزە سیاسیەکان خاو بکاتەوە؟ ئەی ئەم ڕێکەوتنە چی سەرباری ئەو دۆخە چەق بەستووە ئەکات و لە توانایدا هەیە کارێک بکات کە جارێکی دیکە هێزە سیاسیەکان واز لەو قەسوەتە سیاسیە بهێنن؟ لەوانەش گرنگتر ئەوەیە کە بە دوای ئەو ڕێکەوتنەدا دێت ئەو مژدە سیاسیەیە کە خەڵکی کوردستان چاوەڕێی ئەکەن، یاخود ئەبێتە نەهامەتێکی دیکە و خەڵکی هەرێمی کوردستان ئەوەندەی دیکە ناومێ دەکات. ئەم ڕێکەوتنە جۆرێک لە گۆڕانکاری لە وەزعەکە هێنێتە پێشەوە. پێشترەوەی کە هەبوو وا دەرئەکەو کە ئەمە کێشەیەک بێت تەنها لە بینی پارتی دیموکراتی کوردستان و زوتنەوەی گۆڕانە بێ، بەڵام لە ڕاستیە هەمووان نەزانین کە وان نەبوو، چونکە لە کێشەکە ئەسڵەکەی لەوەوە سەرچاوی گرت کە 4 حیزبی سەرەکی لە پەرلەمانی کوردستانە تەبەنی پرۆژە یاسایەکیان کرد کە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بوو، لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بە تاقی تەنیا دژی ئەم هەموارکردنەوەی بواتە لە ڕاستیە گۆڕان و یەکێتی خۆیان لە بنەڕەتە خاوەنی پرۆژەکە بوون، بەڵام ئەو کاردانەوە توندەی کە پارتی هەیبوو بەرامبەر بە بن بەزگەیشتنی با بڵێن گفتوگۆکان و ڕێگەگرتن لە سەرۆکی پەرلەمان بە زەبری چەک، پارتی هەوڵیە کە لایەنەکان لە یەکتری دا ببڕێنێ و کێشەکەوان نیشان بە کە ئەمە شەڕە لە بینی گۆڕان و پارتیە و هەوڵیە کە یەکێتی لەم معادلێ بێنێتە دەرەوە بۆ ماوەیەکی یەکێتی مۆلەق بوو وەزعەکەی لەلایەکەوە سوور بوو لەسەرەوەی کە تەبەنی ئەو پرۆژەیە هەر ئەکا، بەڵام لە هەندێک هەڵوێستیشیە لەگەڵ پارتیە ئەڕۆی. ئەمە ئێستای بینین بە تەسەووری من یەکلابوونەوەی ئەو بڕیاری سیاسی یەکێتیە کە هەموو قورسایی خۆی جارێکی تر بخاتەوە پشتی ئەو پرۆژە یاسایە و ئەو پرۆژەی کە لە بینی 4 حیزبەکە هەبوو. بۆیە ئەمە بۆ خۆی گۆڕانکاریەکە بمانەوە نەمانەوێ، پارتی بەهۆی ئەو دۆخەوە کە دروست بوو بە هێزی یەکەم و تاکە بڕیاردەر لە ڕووی ئیداری و سیاسی و ئابوووریەوە لە کوردستانە. ئەبێت چاوەڕێکین بزانین کە ئەم گۆڕانکاریە چ تەسیرێکی لەسەر هاوسەنگی هێزە بێ لە کوردستان. لە ڕاستیە ئەوکو بنەما من هەر نزیک بوونەوەیەک بە نیازی چارەسەری ئەو قەیران و چەق بەستووی لە هەرێمی کوردستان هەیە، بەکارێکی باش ێزانم و مای دەستخۆشیەوە مای ئەوەیە کە هیوای سەرکەوتنی بۆ بخوازین. طبعاً ئەوەی ئێمە تێبگەین ئەم ڕێکەوتنامەیە بەرئەنجامی ئەو چەق بەستوویە هات کە نزیکی ساڵێک یا کەمتر لە ساڵێکە لە هەرێمی کوردستان بە تایبەت ڕووی داوە و ئەتوانین بڵێن واقعی سیاسی، واقعی فەرمانڕەوایی، حکوومەتداری هەمووی پەک خستووە و لە کوردستانە شتێک نییە ئێستا بنای پرۆسەیەکی سیاسی تەندروست.
لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵدرا، زۆر هەوڵی مەدەنی لەسەر ئاستی جەماوەر، لەسەر ئاستی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی پرۆژەیەکی یاسایی هاوبەشیان هەبوو لە پەرلەمان یەکێتی یەکگرت و گۆڕان کۆمەڵ، هەوڵی زۆر درابوو ئەو واقعە بە شێوەیەک چارەسەر بکرێت کە پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێم بە ئاقارێکی باشترا بەرێ و مافەکانی خەڵک لەبەر چاو بگیرێن و یاری بە مستەقبەلی سیاسی و ئابووری و دەوڵەتداری لەم هەرێمە نەکرێ. بەڵام بەڕاستی ئەتوانین بڵێن هەموو ئەوانە ڕوبەڕووی کۆمەڵێک عینادی، ڕوبەڕووی کۆمەڵێک هەڵوێست بوونەوە کە دەتوانین بڵێن ئەو هەڵوێستەش لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە نوێنرا. بنەمای هەڵوێستەکەی پارتی دیموکراتی کوردستانیش بەڕاستی دوور بوو لە هێزی لۆژیک لە پێشکەشکردنی کۆمەڵێ موبەڕیری واقعی، موبەڕیری زانستی، موبەڕیری سیاسی بەقوت. ئەتوانین بڵێن تا ئێستاش ئەوەی من متابعەم کردبێ پارتی دیموکراتی کوردستان بە پێی لۆژیکی هێز، بە پێی موبەڕیراتی هێز مواجهە و ڕوبەڕووی ئەو هەوڵانەی کردوێتەوە. لەبەرەوە بەڕاستی ئەتوانین بڵێن چه خەڵکی ژوە چ ئەو لایەنە سیاسیانەی کە پرۆژەی سیاسی هاوبەشیان هەبوو گەیشتنە ئەوەی کە یعنی بەو شێوەیە هەرێمی کوردستان وان نابێ و تایە بەڕاستی لایەنێکی سیاسی هەژمونی کردووە بەسەر هەموو سێکتەرەکانە و واقعی سیاسی بە ئاراستەیەکا دەبە کە بچێتە خزمەتی بەرژەوەندی و ئامانجەکانی خۆیەوە. بۆیە من ئەتوانم بڵێم ئەوەی من تێگەیشتوم فاکتەری سەرەکی ئەو ڕێکەوتنامەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەوە سەرچاوە دەگرێت و هیوادارم ئەو ڕێکەوتنامەیە بە شێوەیەکی گونجاو کە کاریگەری نەرێنی نەبێت لەسەر واقعی هەرێم لەسەر ئەزمونونەکەمان هەنگاو هەڵبگرێ بەرەو چارەسەری واقعی ئەو قەزەیە کە پارتی دیموکراتی کوردستانیش ناچار بکات بۆ ئەوی مل بە بۆ هێزی لۆژیک، بۆ ئەم بەردانەی کە کۆمەڵگەیەکی وەکو ئێمە کە لە قۆناغی ڕاگوزەریان بەرەو دیموکراسی کە ڕاستەقینە پێویستی پێێتی. ئەمە من پێم وایە فاکتەرەکانی پشتی ئەو ڕێکەوتنەیە و ئەوەی کە ئایا دەتوانێت واقعی سیاسی هەرێمی کوردستان ڕزگار بکە لەو چەقبەستویە بەڕێی من دەتوانێت بەمەرجێک ئەگەر ئەو دوو لایەنە سوور بن لەسەر ئەوەی بۆ ئاڕاستەیابی بن و ئیرادەیەکی سیاسی بەهێزیان هەبێ و پاشانیش هەوڵ بدرێ ئەم ئیتفاقیە گەورە بکرێ بە تایبەتی ئەو دوولانەی تریش وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان ببن بە دوو ڕوکنی ئەساسی و بەشداری بکەن و ئەسڵی ڕێکەوتنەکە فراوان بکرێ بۆ ڕێکەوتنێکی چوارقۆڵی کەوا بکات بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان ناچار بێت بەوەی ئەگەر نێت ملبە بۆ چارەسەرێک نەک چارەسەرێک کە بەسەریا فەرز بکرێ بەڕاستی بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوە نین چارەسەرێک کە خزمەت بە واقعی سیاسی ئابووری، واقعی کۆمەڵایەتی، واقعی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان بکە بە تایبەتیش ئێمە کە لە دەوروبەرێکین دەوروبەرەکە زیاد لە واقعی ناوخۆیی ئێمە لە واقعی سیاسی ئێمە هەڵەقوڵێت و قەیراناویە. بۆیە من بەو هیوایم کە ئەو ڕێکەوتنامەیە فراوانبوون بەخۆی ببینێ و بەڕاستی هەنگاوی جدی بەدوای خۆیان بێنێ بۆ ئەوەی چەقبەستووی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو قەیرانانی تر بەرەو چارەسەر بەرێ. ڕاستیا گرفتەکانی هەرێمی کوردستان زۆر گەورە بوون، زۆر قوڵ بوونەتەوە، بۆیە ناکرێەوە بە ئاسانایی بیلۆکینوانێک کە ڕێک ئیتفاقی بینی دوو لایەن ئەبێتە هۆی چارەسەرکردنی تەواوی کێشەکان. بەڵام ئیتفاقکردنی دوو لایانی گرنگی وەکو گۆڕان و یەکێتیش بۆ خۆی ئەتوانێت تەکانێک بەو خواستە باد یاخۆ بۆ ڕوئایە با کە ئێمە بتوانین لە چارەسەرکردن پرسی چارەسەرکردن نزیک بووینەوە. دڵنیاین کە پارتی دیموکراتی کوردستان بەش جەمسەرێکی کێشەکانە، بۆیە بەبێ پارتی دیموکراتی کوردستان و بەبێ قەناعەت پێکردنی ئەوان ڕەنگە ئەم گرتبوونەوە یاخود ئەم نزیکبوونەی گۆڕان و یەکێتی نەتوانێت بە تەنها چارەسەری کێشەکان بکات. ئەم ڕێکەوتنی کە کراوە لە ئەنجامی چەقبەستنی دام و دەستگا موسەساتیەکان ئەگەر بە مێژووی سیاسی هەرێمی کوردستانیشا بگەڕێیتەوە هەمیشە ڕێکەوتنی سیاسی دەرەنجامی با بڵێن تێکچوونی دام و دەستگا موسەساتیەکان بە بۆ نمونە ئیتفاقی استراتیژی ئیجابیەتەکەی لەوا بوو کە شەڕی ناوخۆی ڕاگرت و موسەساتی هەرێمی کوردستانی خستەوە کار.
بەڵام هەڵبەتە یعنی ڕێکەوتن خۆی لە ڕووی فەلسفەی سیاسیەوە ناکاتە ئالتەرناتیڤێکی ڕاستەقینە بۆ دام و دەستگا و موسەساتی سیاسی. جا هەرێمی کوردستان بەڕاستی لەگەڵ با بڵێن لە نێوان هەڵبژاردننی کاری موسەساتی و دام و دەستگایی و لەگەڵ ڕێکەوتنی حیزبی هەمیشە هەرێمی کوردستان بەلای ڕێکەوتنی حیزبیە ئەڕوا و ئەمە ژوای کردووە کە با بڵێن هەرێمی کوردستان نەکەوێتە سەر شاڕێگەی کاروباری موسەساتی و دەوڵەتی. هەمیشە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئیتیفاقی حیزبی کە زۆر جار ئیتیفاقی حیزبیەکان لەگەڵ گۆڕانی بارودۆخی سیاسی ئیتیفاقە سیاسیەکان تێگەچن. ئێستا بۆ نمونە ئیتیفاقی استراتیژی بۆ نەیتوانی بەردەوام بێ لەبەرەوەی لە 2009 بە دواوە هێزێکی سیاسی نوێ دروست بوو لە هەرێمی کوردستان کە بە تونیای لە ئیتیفاقی سیاسی و ئیتیفاقی سیاسی هەڵوەشاندەوە ئیتیفاقی استراتیژی. ئێستاش ئەم ڕێکەوتنەی یەکێتی و گۆڕان لە ئەنجامی پەککەوتنی دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانە لە ئەنجامی چەقبەستنی هەموو ڕێکارە دام و دەستگایەکانە بۆ بەڕێوەبردنی کاروباری هەرێمی کوردستان. کەواتە ئەوەی کە ئایا چاوەڕێ ئەکرێت لەم ڕێکەوتنە ئەو دام و دەستگایانە بخاتەوە ئیژوە ئەو ئەمێنێتەوە سەر تەرەفی بەرامبەر. ئەمە وەکو فشارێک من پێم وایە فشارێکی بە تایبەتی بزوتنەوەی گۆڕانە لەسەر پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوی دام و دەستگاکان بخاتەوە کاروە ڕێگر نەبێ لە بەردەم بە ئەکتیڤ بوونیان. جا ئەو ئەمێنێتەوە بۆ داهاتوو ئایا پارتی دیموکراتی کوردستان یەتە ژێر ئەم فشارە یاخود نایەت. ئەگەر بێت دام و دەستگاکان ئەکەونەوە ئیش، ئەگەر نەیەت بەعکسەوە زیاتر لەتبوون و ئەوەی کە خەڵک پێشبینیەکات دوو ئیدارەی ئەگەرێکی چاوەڕوان کراوە. ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی تەنها پەیوەست نییە بە خودی ئەو دوو هێزەوە بۆ گۆڕینی دۆخی چەقبەستووی کوردستان، بەشێکی پەیوەندی بۆ هۆی ئەوان ئایا چەندێک مکوڕن و چەندێک سوورن لەسەرەوەی ئەو ڕێکەوتنەی و ئەو خاڵانەی لە ناو ڕێکەوتنەکە هاتووە بەندەکانی ڕێکەوتنەکە چەندێک سوورن لەسەرەوەی جێبەجێکەن و لە بەرامبەریشە ئەو هێزەیەکەوە زۆرترین لێکەوتەکانی بۆ ئەوە کە پارتی دیموکراتی کوردستانە ئەو ئایا چۆن مامەڵە لەگەڵ ڕێکەوتنەکە کات، ئایا ئەو مل ئەدات بەو داوایانەیەکەوە ئەم دوو هێزە کە بڕیارە پێکەوە گفتوگۆی لەگەڵا بکەن کە بڕیارە پێکەوە گفتوگۆ لەگەڵ هێزەکانی دیگا بکەن، ئایا کاردانەوەکانی ئەم هێزە چۆنە بێ. بەڕۆی من دوولایانەیە پەیوەستە بە هەردوو پارتی دیموکراتی کوردستان و لەم لای تریشەوە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام بەڕۆی من بارودۆخی چەقبەستووی کوردستان و پەککەوتنی پەرلەمان و ئەو دۆخە ئابوووریە خراپەی کەوا لە کوردستانە هەیە ئەمە فرەڕەهەندە پێم وانە ئەم ڕێکەوتنە بتوانێت بە ئاسانی تێیپەڕێنەوە تەنانەت بە هێزەکانی دیکەوە بە کۆمەڵی ئیسلامی و بە یەکگرتووی ئیسلامی کوردستانیشەوە پەیوەستە بارودۆخەکە. بۆیە بە بڕۆی من ڕەنگە جوڵەیەک بخاتە بارودۆخی سیاسی و ئەو تاکە دروستی کردووە، بەڵام بۆ ئاسانیە ئەو هەموو قەیرانێک لە دوایەکە کەڵەکە بۆی کەوا لە کوردستانە هەیە بە تایبەتی قەیرانی سیاسی و پەخستنی پەرلەمان بە ئاسانی ناتوانێت دۆخەکە ئاسایی بکاتەوە و دۆخێکی لەبار بڕەخسێنێ بۆەوەی جارێکی تر گفتوگۆی سیاسی و جوڵەی سیاسی دەست پێ بکاتەوە و ئەم جۆڵە سیاسیش دیسان کار بکاتەوە سەر بارودۆخە ئابووریەکە کە زۆر کەس پێیان وایە خراپی بارودۆخە ئابووریەکە پەیوەندی بە بارودۆخی سیاسیەوە هەیە، پەیوەندی بە پەکخستنی پەرلەمانەوە هەیە و جۆرێک لە سزای سیاسیە. بە تەسەووری من لایەنەکان وازەحە بن، یعنی کێ لەگەڵ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و دەستکاریکردنی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە هەیە بۆ ئەوەی ببێ بە پەرلەمانتاریەکی تەواو و کێ لە بەرامبەرە ئەوەستێتەوە. دیسانە وێنەکە ئەخاتەوە شوێنی ڕاستەقینەی خۆی کە لە ڕاستیە ململانەی نێوان دوو حیزب نییە بەڵکو دوو بۆچوونی جیاوازە لە بەرەیەکیانە پارتی دیموکراتی کوردستان بۆ چوونێکی هەیە کە ئەوێ یاسای سەرۆکایەتیەک و خۆی بمێنێتەوە و کورسی سەرۆکایەتی هەرێم هەر لای خۆیان بمێنێتەوە بە هەمان دەسەڵاتەکانی کە هەیەی لە بەرەیەکی ترە هەمانەکە پێچەوانەی ئەم بۆچوونەی هەیە ئەوێ گۆڕانکاری لە سیستەمەکە بکە لەبەرەوە جوڵەیە گەخاتە ئەو جمودەی کە هەبوو جوڵەیە ڕەنگە دروست بکە لە کێشەکە. بەڵام لایەنی نەرێنی بە تەسەووری من ئەوەیە ئەگەر بێت و هەردوو بەرەکە بە شێوەیەکی عەقلانی مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیانەکەن ئەبێ بەرەی ئەم بەر دڵنیاییەوە لەو تێگەیشت بن کە تەنها ڕێگە بۆ چارەسەری ئەم کێشەیە دیالۆگ و لێک تێگەیشتنە نەک ئەوەی کە لە
تۆڕە کۆمەڵایەتیەکان ئایبیستین کە هەندێک تونڕەوە ئەڵە نەمە کۆتایی پارتیە بەدیوی ئەو دیشا پارتی لەوە تێبگات کە ئەمە جارێکی تر ئەم ڕێکەوتنە پامێکی هاتێکە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەو بۆچوونی ئەوانیەوە ئەگەر بەڕاستی ئارامی و سەقامگیری و ئەمەلی دروستبوونی دەوڵەتی کوردیان هەیە پێشەم شتێ ئەبێ باوەش بۆ خەڵکی خۆیان بکەنەوە و لەگەڵیان ڕێکەوەن چونکە نە بە زۆرە ملەکەی ئەوان ئەم دۆخە چارەسەر ئەکرێ نە بە تونڕەوی بەرامبەرەکەش ئەمێنێتەوە سەرەوەی ئایا عقلانیەکانی ناو هەردوو بەرەکە جڵەوی ڕووداوەکان ئەگەر نەدەزیات تونڕەوەکان ئەو دەرکەوتانە بەڕاستی خۆی لە ئەنجامە مەفروزە و ڕێکەوتنێ ئەو کرێکە دەرکەوتەی ئیجابی هەبێ و بە مەبەستی چارەسەری ئەو قێرانە سیاسیانە بێ بەڵام ئەگەر لە تەرەفێکی ترەوە بەتابەتیش لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە کە پێی قبوڵ نەبێ ڕێکەوتنێکی وا بکرێ لە دەروی ئیرادەی ئەو لە دەروی چاڕوانەکانی ئەو ڕەنگە واتە سەورەکرێت دەرکەوتەی هەبێ وەکو ئێمە بیستمانە لە قۆناغی یەکەما بەیاننامەیەکمان بینی کە بەیاننامەکە بەڕاستی سەغڵەتێکی پێوە دیار بوو و ناجێگیری و نامستەقیڕێکی تەنانەت باری دەرونیشی پێوە دیار بوو هیچ پێویست ناکە دوولایەن ئەگەر ڕێکەوتن بکەن لایەنێکی تر سەغڵەت بێ پێی بەتایبەتیش ئەگەر ئەو دوولایەنە نیەت خراپی خۆیان پیشان نەدابێ بەرامبەر ئەزمموی حیزبێکی تر ئەوەی ئەمێنێتەوە بەڕاستی بە دەرەجەی یەکەم بۆ لایەنی نەرێنی ترسەکە زیاتر لە پارتی دموکراتی کوردستانە کە وەکو ئەوەی لە مانگی ڕابردووە کردوێتی بەرامبەر ئەو ڕێکەوتنەش بیکە هیوادارین نیکە هیوادارین شارێک بۆ بۆی بەڕاستی ئەو بێمل با بۆ ئەوەی کە ئێمە بە هەمومان هەرێمی کوردستان بە ئاقارێک کابەرین کە خزمەت بێ بە هەم بە خەڵکی هەم بە پرۆسە سیاسیەکەی نەک ئەوەی کە حیزبێک بێ سرا لەگەڵ ئیرادەی خەڵکا بکە ئەوەی ئێستا هەیە بەڕاستی ململانێکردنە لەگەڵ ئیرادەی خەڵکە جا بە تاکتاکیەوە بێت جا بە موسساتیەوە بێت جا بە ئەحزابەکانیەوە بێت هەموو بە شێوەیەکی گشتی هەموو لایەک دەڵێن پارتی دموکراتی کوردستان دەبێ ملبا بۆ قەزیانە بەڵام نایەت و هەموو واقعەکانی پەیوەست بە بواری فەرمانڕای لە هەرێمی کوردستان وەکو موچە وەکو قود وەکو کۆمەڵێشتی تر بەکارهێنێ وەکو ئەدەواتێک بۆ ئەو سیراعی کە خۆی لەگەڵ ئیرادەی هێزە سیاسەکانی ترێکەوە لەگەڵ خەڵکی شایکە بۆیە بەڕاستی من زانیاری سەرەتایی هەیە کە ڕەنگە پارتی ئیجراعاتی یەک بە دوایەکە هەبێ بەڵام قەناعەتیشم وایە ئەم هێزانەی کە ئەم ڕێکەوتنیان کردووە و ڕەنگە ئەگەر هێزی تر پەیوەندی پێوە بکە کۆمەڵێک چۆنەڵێ نیەت باشی پیشان بن کۆمەڵێک ئاڕاستە بگرنە بەر یا کۆمەڵی ئیجراعات بگرنە بەر بۆ ئەوەی کە متمانەیەکی زیاتر بابەلانی بەرامبەر و دڵنەوایی با بۆ ئەوی ئەیش بێت ئەگەر نیەتی ئیسلاح و بەدەمەوە هاتنی بێ ئەیش بێت دانیشن و پرۆسی سیاسی لەو چەق بەستوی ڕزگار بکەن بۆیە بەو هیواین کە دەرکەوتەی ئیجابی فعلی هەبێ نەک دەرکەوتەی سلبی بۆ نەرێنی لانی ئیجابی و سلبی ئەم ڕێکەوتنەوەیە کە ئەگەر پارتی لایەنەکانی کە بۆ چاوە مامەڵە لەگەڵ ئەم ڕێکەوتنا بکەن کە ئەمە هەنگاوێکە بۆ ئاراستی پرسی چارەسەرکردنی ڕێخستنی نێوماڵی کوردووە سەرەتایەکە بۆ ئاژبوونەوەیکی گشتی ڕەنگە بتوانێت ئیجابیاتی باشتر بێ و لایەنی ئەرێنی زیاتر بێت لەوەی کە ئینسان بەو گومانەوە سێرکاکە ئەمە جەبهەیەکە یاخود بەرێکە لە دژی لایەنەکانیکە و ڕەنگە گۆڕان و یەکێتیش ئەگەر خۆیان دروست مامەڵە بکەن لەگەڵ ئەم ئەتیفاقا بتوان کاریگەریان هەبێت لەسەر ڕاکێشانی لایەنەکانی کە بۆ ناو ئەمبەرەیە یاخود هیچ نەبێت بۆ دۆستایەتیکردنی لایەنەکانیکە من پێم وابێت دوای ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی قۆناغەکە و قۆناغێکی تازەوە بە تایبەتی لە دەڤەری سلێمانی واگەر بتوان درێژی پێ بن تەعەمقی پێ بکەن ئەم ئەتیفاقی ئەتوانێت هیچ نەبێت لە ڕووی ئابووری و لە ڕووی ئارامی و ئەمنیوانێ ئەم ناوچەیە تا ڕادێک هێمنتر بکاتەوە لەوەی کە متەشەنج بووم تا ڕادێک دەتوانم بڵێم هەموو لە حزێک ئینسان ئەگەری ئەوەی دانابوو کە ئەم لایەنانە لە بەروی هێزی چەگاریان هەیە بە تایبەتی یەکێتی و پارتی هێز بەکاربێنن لە چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەمان بخۆم پێم وایە یەکێتی عەقڵانە چارەسەری کێشەکەی کردووە کە لە ڕێگای ڕێککەوتنیەکەوەیە و خاڵ بە خاڵی ئەو ڕێککەوتنەش تاکیدکردنەوەیە سەرەوەی کە پێکەوە ژیانە و گفتوگویەکی یا دیالۆگێکە نەک تەنها لە بینی ئەم دوولانە بەڵکو دەرگاکەنەوە بەڕووی لایەنەکانی کە ئەمانش دیارە خاڵی ئیجابی هەیە لە هەمان کاتە ئەو خاڵە ئیجابیشی تیا هەیە کە
گۆڕان و پارتی گەشتبوونە حەدێک گەشتبوونە کۆڵانێک کە ئەوسەری دیار نەبوو ڕێگایە کە دەرچوونی لی نەبوو ڕەنگە تێکەڵبوونی یەکێتی یان نزیکبوونەوەی یەکێتی لەگەڵ گۆڕانە بتوانێت ئەو دەرگایە بکاتەوە کە گۆڕان و پارتیش بتوانن پێکەوە دیالۆگکەن و بتوان پێکەوە چارەسەری کێشەکانی کێشەڵ بەسوورەکانی خۆیان بکەن بە تایبەتی پرسی پەرلەمانی کوردستان ئەم ڕێکەوتنەکە ڕێکەوتنەکانی کە ئەوەیە کە ئەم ڕێکەوتنە بە شاهدی کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی کەسایەتی ناو کوردستان ئیمزا کراوە و خاڵ بە خاڵی ڕێکەوتنەکە بەیان کراوە و مەراسیمێکی گەورەی بۆ ساز کراوە ئەین لە ژوورێکی تاریک و لە بینی دوو سەرکردو لە بینی دوو کەسا ڕێکەوتنی نەکراوە کە کەس نەزانێت نەتیجەکەی چۆنە بۆیە من پێم وایە ئێستا یەکێتیش و گۆڕانیش بەرپرسیارن لە ڕووی تاریخیەوە لە ڕووی ئەخلاقیەوە بەرامبەر بە چارەسەرکردنی یاخود بەرامبەر بۆ بەڵێنانی کە لەناو خاڵبەندەکانی ئەم ڕێکەوتنە هاتووە بۆیە هەم لەژێر گوشاری لایەنەکانی خۆیانە جەماوەری خۆیانە و هەم لەژێر ئەوەی کە من پێم وایە یەکێتیش بە هەمان شێوەی گۆڕان لەگەڵ پارتیا گەشتبوو بنبەست کە پارتی نەیەتوانی بۆکو شەریکێکی ڕاستەقینە ماوەڕی لەگەڵا بکات و لە خۆڕانیە کە یەکێتی لە سەرباریەوەی کە لە حکوومەتە سەرباریەوە کە هێزی چەکداری هەیە بەڵام ئەگەڕێتەوە دووە جارێکی تر بیلەوە کاتۆ ڕێکەوتن لەگەڵ هێزێکی ترابکە من پێم وابێت بەشێک لەوانە پەیوەندی بە تەعانودی پارتی دیموکراتی کوردستانەوە لە شەراکەت پێنەکردنی یەکێتی لە پرسە سیاسیەکان لە پرسە ئابوووریەکان و لە پرسە چارەنووسازەکان و بە تایبەتی لە پرسی پەیوەندیەکانی دەرەوە ڕێکەوتنە ئەرێنەکانی بۆ نمونە گەڕانەوەی باڵانسی هێزە لە هەرێمی کوردستان پێشتر وا دەرەکەوت کە پارتی دیموکراتی کوردستان هەر شتێک بیەوێ کە ئەیکات بەڵام ئەم ئیتیفاقە سیاسیەوەی سەلماند کە هەرێمی کوردستان دابەش بووە بەسەر لانی کەم چەند هێزێکی کاریگەر کە هینەکەن کە ناتوانن ینی ناتوانانی خۆ چاوپۆشی بکەیت لەو باڵانسی هێزە بەڵکو هەرێمی کوردستان باڵانسی هێزەی با بڕێەوە لایەنەکانی تر یعنی بێ وەکۆڵە بێ حەول و بێ قووە نەبوون لە بەردەم لایەنی باڵێن پارتی دیموکراتی کوردستانە بەڵکو توانیان کاری خۆیان و کارتی خۆیان بەگەڕ بخەن ئەمە لایەنە ئەرێنیەکەیەتی لایەنە نەرێنیەکەی خەڵک پیان وایە کە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەک بووە لەسەر قسەکردن لەسەر گەندەڵی لەسەر داواکردنی چاکسازی و لەسەر ئەمانە دامەزراوە بۆیە ئەڵێن ئایا ئیتفاقی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی و ئاکات کە بزوتنەوەی گۆڕان چاوپۆشی بکە لە خەلەلێک و باڵێن گەندەڵیەک و باڵێن ئەو شتانی کە پێشتر قسەی لەسەرکرەوە لە بەرامبەر پارت یەکێتیە ئەمە ئەو لایەنە نەرێنیە کە خەڵک لێترسێ خەڵک هەمیشە پێی باشەوە داخوازی ئەوەیە کە هێزێکی بەقووەت هەبێ داخوازی لە عەدالەت بکە و داخوازی لە دژی گەندەڵی بوەستێتەوە بۆیە لەم ئەوە لایەنێکی ئەرێنی و ئەمەشیان لایەنێکی نەرێنی خۆشببینێکی فراوان بەرامبەر ئەم ڕێکەوتنە هەڵەیە وەکەوەی کەوا زۆر کەس بە خۆشببینیەکی فراوانەوە لەسەر بنەمایەکی عاتفی لە ڕێکەوتنەکە ڕوانن بە تایبەتی لەلایەن هەوادارانی هەردوو یەکێتی و بزوتنەوەی گۆڕانەوە ئەوە ڕەشببینیەکی مطلقیش وە ڕەشببینیەکی فراوانیش دیسان بەرامبەر ڕێکەوتنەکە هەردیسان هەڵەیە ئەبێت چاوەڕێ بکەین و مێژوو وەڵاممان باتەوە و چەند مانگی داهاتوو و شێوازی مامەڵەکردنی هەردوو هێزی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی لەگەڵ بەندەکانە وەڵاممان باتەوە بۆی کەوە لایەن ئەرێنیەکانی یان لێکەوتە ئەرێنیەکانی چین و دیسان ئەو لەمپەرانشی کەوا دێتە ڕێگەی ئەو بەندانەی کەوا لەناو ڕێکەوتنەکەیان هاتووە و ئەوان هەردوو لا کۆکن لەسەرەوەی کەوا جێبەجێکن بە بڕای من ئەبێ ئەو خۆشببینیە یان ئەو گەشتبینیەی کەوا ئێستا لە ڕوخساردا هەیە ئەم دوو هێزە ئاەتوان لە چەند مانگی داهاتووە سەرەتای لێکەوتە ئەرێنیەکانیمان پێ بڵێن پێمان بڵێن بەڵێ ڕێکەوتنەکەمان ڕێکەوتنەکە بە قازانجی خەڵکە وەکو خۆیان ئەڵێن ڕێکەوتێکمان لە پێناوی ژیانی سیاسی و ژیانی دیموکراسی و کۆی پرۆسی سیاسیایە لە کوردستان ئەوان نتوانن پێمان بڵێن و بڕۆی من لەمپەرەکانیان لەمپەری گەورن لەمپەری سەختن بە تایبەتی جگە لەمپەری پارتی دیموکراتی کوردستان کەوا ئێستا ترسێکی لێ نیشتووە و بێگومان ئەوێت لەمپەریش بخاتە بەردەمەم ڕێکەوتنە کێشەی ناوخۆییشیان هەیە بە تایبەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تەنە لە ناو بزوتنەوەی گۆڕانیشە
هەموو سەرکردەکان و هەموو ئاراستەکان کۆگنین لەگەڵ بەندەکانی ڕێکەوتنەکەوە لێرە و لەوێ قسە کرێتکەوا سەرکردی سیاسی ئاگەی لە بەندەکانی یاخود ناچار کراوە بۆی کا لەگەڵ ڕێکەوتنەکە بێ بۆیە چەند مانگی داهاتوو مقڕبوونی هەردوو هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێمان ئەڵێن لێکەوتە ئەرێنیەکانی کامانن و لەمپەرەکانی پارتی دیموکراتی کوردستانیش پێمان ئەڵێت ئایا ئەمانە توانیویانە بیسەلمێنن یاخود بە خەڵک بڵێن ئەم ڕێکەوتنێکە بۆ خەڵک و لە هەمان کاتیشە ئەو مەترسی کە بە بڕای من هیچ مەترسی نییە و بڕام نییە کە ئەوە ڕووبدا مەسلەی دوو ئیداریە ئەو ئەگەرێکی زۆر دوورە ئەمە بە لێکەوتە نەرێنیەکانی حسابەکرێت من بڕام نیە ئەو حاڵەتە هەرگیز بێتە دی و ئەوە بێتە لێکەوتەیەکی نەرێنی بۆ ڕێکەوتنەکە جارە زووە بزانین بڕیار لەسەرەوە بین کە ئەم ڕێکەوتنەش وەکو ڕێکەوتنی استراتیژی لێت جارە پێشەمو شتێ ئەو دەقی ڕێکەوتنەکە جیاوازێکی ئێژگار زۆری هەیە لەگەڵ دەقی ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی و یەکێتیە گرنگ ئەوەیە بە تەسەوری من تا چەند پارتی و یەکێتی و گۆڕان ببوورە ڕازگۆ ئەبن و پابەندە بن بەو ڕێکەوتنەی کە نووسیویانە ئایا بەڕاستی مەسەلەکە چاکسازیکردنی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان و ئایا بەڕاستی مەسەلەکە چاکسازیکردنی سیستەمی ئیداری و ئابووری هەرێمی کوردستانە و ئەوان شەڕ لەسەر ئەمە ئەکەن بێگومان کاڵم شەڕی سیاسی ئەڵێم شەڕێکی مەدەنی ئەڵێم یاخود ئەمەش وەکو ڕێکەوتنە استراتیژیەکەی نێوان پارتی و یەکێتی لێت و ئەبێ بە میکانیزمێک بۆ دابەشکردنی دەستکەوتەکان لە بینی خۆیانە ئەگەر لە حاڵەتی یەکەم بێت بێگومان ئەمە هیوای ئەوەی لێکرێت کە لەسەری بنیاد بنرێ بەڵام ئەگەر بگەینە ئەو دۆخەی کە دیسان ئەمانیش هەموو ڕێکەوتنەکە کورت بکەنەوە بۆ ئەوەی چەند وەزیری کێبێ و چەند پۆستی کێبێ و چەندێک لە داهات بەرچێ بکەوێ هیچ خێرێکی لێ چاوەڕێ ناکرێت بەدڵنیایەوە وەکو وتم ئەمە ئەوەستێتە سەر ئەوەی کە هەڵوێستی لایەنەکان یاخود مامەڵەی لایەنەکان لەگەڵ ئەم ڕێکەوتنە چۆنە بێ ئایا پارتی ئەمە دیسانەوە بە منطقی معامەرە لێگایەتەوە و کە ئامادە نیە بە هیچ نوعێ هیچ سازش و گفتوگۆیەکی لەگەڵا بکە ئایا دوولایەنەکەی کە ئەم ڕێکەوتنیان کردووە ئەم ڕێکەوتنیان بەڕاستی لە پێناوی چاکسازیە کردووە یاخود لە پێناوی تەحجیمکردنی پارتیا کردووە خۆ ئەگەر ئەمە بێت ئەوە چاوەڕێ ئەوە ناکەی کە لە کوردستانە قەیرانەکە نەک چارەسەر بێت بەڵکو چاوەڕێ واکەی کە قەیرانی گەورەتر و قوڵتر دروست بێ بەڵام ئەگەر بەڕاستی هەردوو لایەنەکە بێنە پێشەوە هەردوو بەرەکە بێنە پێشەوە لەوەی کە ئیتر چارێک نییە ئیلا ئەوە نەبێت کە بەیەکەوە دانیشن و لە ناوەڕاستی ڕێگایە بە یەکتری بگەن و هەنگاوێک بچنە پێشەوە لەوەی کە چاکسازی لەم سیستەما بکرێ هەم لە سیستەمی سیاسی هەم لە ئیداری و ئابووریە چونکە ئەمە داوایەکی گشتی شەقامی کوردیشە بەڕاستی لەوەیانە ئەوە ئەتوانین بڵێن ڕەنگە خێر ڕووبکاتە کوردستان من قەناعەتم وایە ئەم ڕێکەوتنە لە هەرێمی کوردستان ڕێکەوتنێک کە بەتەنها لەسەر ئاستی ناوخۆیی نییە و پێشم وان نییە بەدەر لە ئۆکەی و لە گڵۆپی سەوزی لایەنی دەرەکی بوو بێت بۆیە ڕەنگە هەر یەکەمان بە پێی بەرزی ئاست و تێڕوانینی سیاسی خۆمان ئەندازە و گەورەیەکەی ببینین بۆیە هەر بەر لە ڕێکەوتنەکە دوای ڕێکەوتنەکەی دەزانین چەندین سەفیر و قونسوڵگەری و چەندین نوێنەری ژمارەیە وڵاتان هاتن نوێنەرانی ئەو چەند حیزبیان بینی من تەسەورم وایە ئەوانەی کە موقعی سیاسی گەورەتریان هەیە چ لە ناو هەرێمی کوردستان و چ لە دەریشەوە وڵاتانی هەرێمی وڵاتانی دراوسێمان دەزانن کە ئەمە ڕێکەوتنێکی گەورەیە دەتوانێت کۆمەڵی شت بکات بۆ نمونە ئەگەر ویستیان دەتوانن نەخشەی سیاسی پێ بگۆڕن لە هەرێمی کوردستانە و تۆخکردنەوەی میحۆرێکە لە بەرامبەر میحۆرێکی تر بۆیە بەڕاستی من قەناعەتم وایە ئەم ڕێکەوتنە دەتوانێت ڕەهەندی گەورەتری هەبێ و تۆ ئەگەر ئێستا بۆ نمونە سیرکەی ئەمە لەگەڵ چەند بەڕێزێکان نیقاشی ئەومانە کرد بۆ نمونە ئەگەر ئەم اتفاقی گەورە بکرێ بۆ ئەو چوار هێزەی کە زۆرینەی کورسەکانی پەرلەمان پێکەهێنن لە هەرێمی کوردستان بۆ نمونە کۆبوونەوەیەکی پەرلەمان ڕێک بخەن بە پێی ڕێکاری یاساییەکان وا بکەن متمانە لەو حکوومەتی کە ئێستا هەڵۆشێنەوە باشە ئەو دووسێ لایەنەی کە یەکە گرن فراکسیۆنەکانیانە بێ بەیەک دەبن کوتلەی زۆرینە نوێنەری ئەو کوتلەیە ڕاست پێرێ بۆ پێگەێنانی حکوومەت ئەمە وەکو گریمانەیەک بۆ نمونە
تۆ کاتە حکوومەتێکی کاتی دروستەکەی لە نەتیجەیە تۆ ئەتوانی بڵێ من شتێکی شەرعی و یاساییم کردووە لە هەرێمی کوردستان. نمونونەکەم بۆ ئەوەیە کە دەتوانین تۆ زۆر هەنگا هەڵگری ئەو کاتە کە ئەو حکوومەتە کاتیە ئەو حکوومەتە تازەیە دروستێکی بۆ ڕێکارە یاساییەکان با لە نیوەی هەرێمی کوردستانیش بێ. بەڵام ناتوانانی بڵێ ئێران مامەڵی لەگەڵ ناکە، ئیتیفاقی هەناردەکردنی نەوت و سامانی سروشتی لەگەڵ ئیمزا ناکە، ناتوانانی بڵێ عێراق مامەڵی لەگەڵ ناکە، ناتوانانی بڵێ زۆر دەوڵەتی تر وەکو ئەمری واقع مامەڵی لەگەڵ ناکە، ناتوانانی بڵێ نابێت بە هێزێکی فشار لەسەر تەرەفی ئەولا لەسەر پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوی بەفعلی نێتە پێشەوە. بۆیە بەڕاستی ئەم ئیتیفاقیە دەتوانێت زۆر شت بکات، چکە تا ئێستا بە شێوەیەکی گشتی هەوڵی عملی وا لەبەردەم پارتی دیموکراتی کوردستانە قوت نەکراوەتە بۆی ناچاری بکات ملبا بۆ ئەوەی کە بێت دانیشێ لەسەر مێزی گفتوگۆەوە ناچاری بکە بە سیاست و هەڵوێستەکانی بچێتەوە و دام و دەستگاکان فعلی بکاتەوە و ملکەچی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان بێت. بۆیە من ئەو نمونەیەشم دووبارە هێنامە بەڕاستی ئەم ئیتیفاقیە دەتوانێت لەسەر ئاستی ناخۆی لەسەر ئاستی ئیقلیمیش کاریگەری گەورەی هەبێ و هیوادارین ئەو ئامانجە بێتە دی کە ئیتیفاقەکەی بۆ کراوە ئەویش ڕێکەوتنی سیاسی هەموو لایەنەکان بێ ئەو باشکردنی گوزارانی خەڵکی بێ کە بەڕاستی ئەوە نقطەی ئەساسیە ئەوێ پرۆسی سیاسیمان بە شێوەیەک بێ بە خزمەتی ژیان و ئایندە و ئێستا و داهاتووی تاکتاکی هەرێمی کوردستان تاو بێ و پرۆسە سیاسیەکەش بەتاکید. من پێم وایە ئەگەر حەدیسانەوێت بە ئەگەر قسە بکەین پێم وایە ئەگەر ئەم ڕێکەوتنە ئاراستەکەی خۆی وەرگری ئاراستێکی گونجاو وەرگری پشتیوانی جەماوەری زیاتری بەدەست خۆی بێنێت جگە لە پشتیوانی ناوڕێزەکانی گۆڕان و یەکێتی خەڵکێکی زۆر هەیە کە حیزبینی لە وڵاتە ئاژین ئەگە بتوانێت پشتیوانی ئەمانە بەدەست بێنێت و بتوانێت حکمەتی دیبلۆماسیت بەکاربێنێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و لایەنەکانی کە من پێم وابێت ئاراستی ژیان یاخۆ ئاراستی بەڕێوەبردننی ئەم وڵاتە سەرلەبەری پێویستی بە گۆڕان و پێویستی بە دەستکاریکردنە و دەریش کەوت هەم بۆ بستنەوەی گۆڕان و هەم بۆ یەکێتی هەم بۆ پارتی دیموکراتی کوردستانیش کە خۆی بە براوی یەکەم و هێزی یەکەمەزای لە کوردستان بە تەنها لایەنێک بڵانسی هێز بە نوعێکا بە تەنها لایەنێک ئەم وڵاتە بەڕێوە ناچێت و بە تەنها لایەنێک گۆڕانکاریش دروست نابێت وەیە پێویستمان بە کۆدەنگیەکەی پێویستمان بە ئیتلافێکی هاوپەیمانیەکەی کە ناو لایەنەکانە جارێکی تر ئەو بڵانسی هێزی کە دروست بووە گۆڕانکاری سرابێەوە بتوانین بگەڕێنوانێ بۆ ئێستحقاقی هەڵبژاردن و دەنگی انتخاب و حساب بۆکردنی جەماوەر ئەگەر ئەمە وا بکەین من پێم وابێ ئاراستی کوردستان تا ڕادێکی زۆر لەم ئەزمێ ڕزگاری بێ و ئاراسێکی تەندروست وەرەگرێت. ئەوەندەی من بزانم بڕیاریان وایە کە لەگەڵ هەموو لایەنەکانە بە پارتی دیموکراتی کوردستانی شۆ قسە لەگەڵ ئەوانی شا بکەن بەڵام من ئەمە بە گرنگترە زانم ڕاستە ئەم لایەنانە بخۆن پێگەی جەماوەری و پێگەی سیاسی بەهێزیان هەیە بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر ئەوەیە کە تا چەندێک وەفادارە بن بەرامبەر بە بەڵێنەکانیان بەرامبەر بە خەڵک ئەم ڕێکەوتن تا چەندێک بۆ ئاراسەیە جێبەجێکرێت چکە تۆ بڕۆ سێری هەموو ئەو ڕێکەوتنانە بکە کە لە بینی لایەنە سیاسیەکانە هەیە هەموو شتی جوانە نووسن بەڵام لە نەتیجەکە نەتیجەی خراپ وەرەگرێت. من هیوادارم ئەم ڕێکەوتنی کە لە نێوان بزوتنی گۆڕان و یەکێتیا کراوە تەنها لایەنە سیاسیەکان نا و گەڕێنەوانێ بۆ کۆمەڵگەی مەدەنی بۆ میدیاکاران بۆ زانکۆکان بۆ هەموو ئەو گروپان و ئەو شوێنانەی کە پێگەی مەدەنیە لە ناو کۆمەلگای کوردیا پێگەیەکی بەهێزی هەیە و ئەکرێت گرنگی پێ بدرێت گەڕێ لەگەڵ ئەو لایەنانە قسە بکەن بۆی کە کۆدەنگیەک دروستکەن لەسەر چۆنەتی یاخۆ بیرکردنەوە لە دۆزینەوەی دەریچەیەک بۆ چۆنەتی ڕزگاربوون لەم قەیرانانە کە ئەمڕۆ هەرێمی کوردستان تێکەوتووە. لە ڕاستیە ئەگەر دیسانەوە ئەمان پەنابەرنەوە بەر کۆمەڵ و بەر یەکگرت و بەر هێزەکانی تر لەو بەرامبەریشە پارتیش دیسانەوە پەنا ئەباتەوە بەر کۆمەڵی هێزی تر دووبارە ئەوەی پێشوو دروستە بێتەوە کە دابەشبوونێکی 50-50 لە پەرلەمانی کوردستان و لە سەر ئاستی سیاسی هەرێمی کوردستان دروستە بێت. هەر بۆیشە من لە سەرەتاوە وتم ئەم ئیتیفاقیانە ناتوان ببنە با بڵێن بەدیلی دام و دەستگای موسەساتی و تەشریعاتی. قسەیەکی زۆر گرنگ کە لەم ئەخیرەوە بمەوێ بیکەم ئەوەیە کە هەرێمی کوردستان بەدەست نەبوونی دیموکراسی و ئەناڵێنە یعنی ئەوە بڵێ حقیقەتە ڕوونەکەیە کە کەس خۆی لێ نایە کاتێک وڵاتێک و نەتەوەیەک خۆی نەیاتە دەست دیموکراسیەت هەمیشە ئەبێ پەنابەرێتە بەر چارەسەری کاتی بەر ئیتفاقیاتی کاتی ئەم ئیتفاقیاتانە ناتوانن هەرێمی کوردستان و هیچ وڵاتێ بخەنە سەر ڕێگای دام و دەستگا و موسەساتی بۆ هەرێمی کوردستان وا باشترە هێزەکان تەسلیمی دیموکراسیەت ببن و قبوڵی دۆڕان و بردنەوەی یەکتر بکەن. کۆی
ڕێکەوتنەکەەوە تەواوی جوڵەی سیاسی و هەموو ژیانی سیاسی لە کوردستانە بە بڕای من پەیوەستە پێکەوە و کردنە دەرەوەی یان هام ئاهەنگ نەبوون لەگەڵ هەردوو کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامیە بە بڕای من ئەگەر هاو ئاهەنگ بوون لەگەڵ یانە پرۆسەکە پێشترەخاوە ژیانی سیاسی پێشترەخاوە گرێ کوێرە سیاسیەکە باشترەکرێتەوە و پەرایەسخستنیشیان دیسان جۆرێک لە جۆرەکان لەم پەر دروستەکەوە ئەبێتە قەیرانێکی نوێی دیکە بۆ ئەو پرۆسی یاخود بۆ ئەو بەندانێکەوە لەناو ڕێکەوتنەکە هەیە بۆیە من بڕوام وایە ئەم ڕێکەوتنە تەنها پەیوەستە بە ئازایی جورئەتی سیاسی لە نێوان ئەو دوو هێزەیکەوە ڕێکەوتنەکەیان ئیمزا کردووە و پێمان ئەڵێن ئەمە بۆ قازانجی ژیانی سیاسی خەڵکە ئایا سەردانیکردنی لایەنەکان ئەمان ێستا بڕیاریان داوە پێکەوە سەردانی لایەنەکان بکەن ئایا پرۆژەیەکی قەنەعەت پێهێنەریان هەیە بۆ لایەنەکان تاوەکو بە تایبەتی هەردوو لایەنی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بێنە پاڵیان و ئەمەش دیسان پاڵپشتێکی گەورە و فاکتەرێکی بەهێزە بێ بۆ ئەوەی کەوا بەندەکانی ڕێکەوتنەکە ئەگەر ئەمان بیانەوێت لە نزیکترین کاتا جێبەجێبێ و چەند مانگی داهاتویش وەڵاممان دەست ئەکەوێت بەوەی کەوا ئایم ڕێکەوتنە بەڵێ بە قازانجی خەڵک بووە بە قازانجی ژیانی سیاسی بووە ئاەت توانیوەتی لەم پەرەکان تێپەڕێنێ بە بڕای من جوڵەیەک دروست ئەکات بەڵام بە ئاسانی ناتوانێت ئەو قەیرانە چەقبستوییکەوە لە کوردستانە هەیە و ئەو کێشە سیاسی گەورانێکەوە لە کوردستانە هەیە ئەو گرێ کوێرە سیاسیانەیەکەوە بە تایبەتی لە بینی پارتی دیموکرات و زوتنەوەی گۆڕانە هەیە بە ئاسانی ناتوانێت تێپەڕێ چونکە هەمووان نەزانین دۆخی سیاسی لە کوردستان پەیوەستدارە بە دۆخی سیاسی لە عێراق و فراوانتریش بە دۆخی سیاسی لە وڵاتانی ناوچەکە و تەداخلات و دەستێوەردانیەوە.